هاوکار عەبدولعەزیز ڕەمەزان ئەندازیاری پشتکاری لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان. ئێمە لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان بەرپرسین لە چاندن و سەوزکردنی شار و هەروەها خزمەتکردنی ئەو نەمامانەی کە دایانچینین یاخود لەسەر شەقامەکان یاخود ئەو شوێنانەی کە پێشتر بەرنامەمان لۆ داناوە سەوزی دەکەین لە هەرێکە لە پارکەکان و دورگە ناوەندیەکان. وەروها بەرپرسین لە ئاودان و خزمەتکردیان و جوانڕاگرتیان و سەوزکردن و پاکردنی شار. چەندین پارکی گەورە و پارکی بچووکمان هەیە، واروەها دورگە ناوەندیمان هەیە. ئەو دورگە ناوەندی و ئەو پارکانە هەمووی ژینگەی جوان و خاونین و سەوزمان دەداتێ، ئۆکسیجینمان دەداتێ. واروەها لەگەڵ ئەمانەشدا هەولێر شاری هەولێر سەبر گەورەتر دەبێتن و گوند و ناحیە و شتی زیاتر دەبێت و سەبر ڕووبەری فراوانتر دەبێت. لەگەر ئەو ڕووبەرە فراوانیەی ئێمە بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکان هەڵدەستین بە سەوزکردن و جوانکردنی ئەو شوێنانە. هەر شوێنێک پارکی بوێ سەوزایی بوێ دەیگەینێ و تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان بەدەستخۆشیەوە دەگەن ئەو شوێنانە و سەوزی دەکەن و هەڵمەتی دارچاندنی بۆ ئەنجام دەدەن. بدايات سەرەتا کە دێن بەیانیان دێنە دەوام تیمەکەی خۆمان ڕێک دێخین ئەو تیمە لە پارکەکان ئیش بکەین یاخود لە دورگە ناوەندەکان یاخود لە دەرەوە. ئەو تیمەی خۆمان ڕێک دێخین دابەش دەبین بۆ چەند شوێنێک ئەو شوێنانێک کە باسمان کرد. هەروەها لەگەڵ ئەوەشدا پارکی منارەمان هەیە کە بەڕێوە دەبین و ڕێک دێخین و تەرتیبی دەکەین ئەو تیمانە کە دابەشن ئەوجارەکە ئەوجە بڕینی ئەو شێوانە بێت یاخود سیاج و چاکردن دار و دەوەنەکان بێت. نەمامگەشمان هەیە، نەمامگەش هەر پەیوەندە بەمەوە. نەمامگەی دوی ئەندازەی پارکەکان ساڵانە لەو نەمامگە 25,000 دار نەمام بەرهەم دێنین. هەروەها جگە لەو ئەوەش ئەو نەمامگەی خۆمان بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان سێ نەمامگەمان هەیە. ئەو سێ نەمامگەیە ساڵانە 250 تا 300,000 گوڵ بەرهەم دێنین بە گوڵە هەمیشەیی و وەرزیەکانەوە. وەروەها ساڵانە 100,000 تا 150,000 بەس دار بەرهەم دێنین لەو سێ نەمامگەی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان لەو سینەمامگەکە ئەو دار و گوڵانە بەرهەم دێتن ڕاستەخۆ لە پارک و دورگە ناوەندەکان دەچیندرێت. لە 14 ساری لێرەمە تقریبان 14 سارە لێرە لە مەشتە لیشێ دەکەین چیسەی دادەگرین دەچینین و دەگۆزینەوە و ئەو ئەشێمەیە ماندز باشە لەگەرمان
وچ کابراگۆی سەرپەرشتەکەمان دەکاتن و کاخالیش مەراقیبمانە ئەویشە لەسەرمان ئەوەیە و باشە عیبیان هەروە دەبی. ئێمە ڕۆژانە کە دێنە سەر کار لەلایەن بەڕێوبەری پارکی منارە هەم بەڕێوبەری پارکی منارەیە و هەم بەڕێوبەری نەمامگە و شێوەکاریشە کارەکانمان بۆ دیاری دەکا. من وەکو چاودێری سەر کرێکارەکان دەکەم و ڕۆژانە کارەکان ڕادەپەڕێنین بەپێی ئەو کارێک کە لۆمان دانرایە. بەڕاستی بەڕێوبەری پارکی منارە کە هاوکار مهندس هاوکار یارمەتی دەرمانە لە ڕووی یارمەتی کرێکارەکان و ئەو کارانەی ڕۆژانە ئەنجامی دەدەین. نەمامگەی لێکمانە پێکەوە لەگە کاخاریت وەکو چاودێرە و وەکو کارمەندێش خۆمان زۆر زیرەکە لێکمانە چەند ساڵە پێکەوەینە لەگەڵ تیمی خۆمان کامل پێدا دێن هەرچی هەیە ئەوجا اینجا زیادکردنی نەمام بیتخین یاخود خزمەتکردنی نەمامەکان بێتن لەلایەن ئەو تیمانێک کە باسم کرد خزمەتی نەمامەکان دەکەین. کاکە دەستان خۆشبی شش چاکتان کرە ڕۆ بە تایبەتی ئەو سیاجتانە کاخای دەستان خۆشی شێکی چوام ڕێکیانی خست زۆرجان تەرتیب دەستین گۆش خۆشی سم لای خۆشبی ئێستا سیاجەکان زۆر جوان و ڕێکە بە مەچینەوە بە مەقاسشتان ئیشی چۆنتان کرد دەستان خۆش ئەو جێستا ئینشاڵڵا گۆ بیتن دەچین بەڵکو پاشماوەی ئەو چاکردنەوە و هەر پاسینەوە شتە لێم دەرنەمینە کاخای توش دەگەریان بە پێکەوە زانە زەماعەت بە ئەو پاشماوەشتە باخڕکەنەوە پێخنە ناو حاوی بین لێکمانە فرند بەڵکەوە بیتن ئینشاڵڵا سبەی قەلا بە تەرەکتەرشت بێت زبرەکان فڕێدەین ئینشاڵڵا بەس ئێستاش فەرم با بچین ئەوانە خڕکەین فڕ ئارەمانە شتەکە بین دەگە خۆتان کاکە. کاکە دەستان خۆشی بەڕاستی ڕۆیشێکی زۆر زۆر باشتان کرد هەم لەلایەن دەرمان ڕشانەکەی ئەو مبیت عشرێکە نەمامگەی ڕشانمە نەخۆشیەکە هەبوو ئینشاڵڵا هەم بمبڕی دەکەین ئەو نەخۆشیە کوشتکاڵێن زراعینەکە توش بووە هەم ئەو سیاساکردن و ئەو تەقلیماتانەی کە کردمان لە پارک ئینشاڵڵا گۆبی دەچینە دەرێشت ئەو هەندێک شێوەکاریمە هەیە ئەو مامزەکان و ئەوانەی سەرشەقامەکان ئەوانیش سا دەکەین ڕێش دێخین جوین دەکەین و تەرتیبی دەکەین باشە فەرم با بڕێ.
ئەندازی پارکەکان بەشمان هەیە بەشی شێوەکاری ئێستا ئەمە تیمێکمان هەیە تیمە بەشی شێوەکاری بەرپرسین لە دروستکردنی شێوەکان و جوانکردنی شەقامەکان دروستکردنی شێوەکاری بەشی شێوەکاری لەو بەشەش تیمێکمان هەیە تیمی بەش تیمەمان هەیە و تیمە کارمەندەکانی هەموو کارمەندی هونەرینە کارمەندی فەنینە و کارمەندانە دەستیان هەیە لە دروستکردن و چاکردنی شێوەکان بە شێوەیەکی ئەندازەوی جوان و ڕێکوپێک ئێمە چارەتا هەر شێوەکمان نوێ لە ڕێیان بەڕێبەراتی ئەندازی پارکەکانەوە لە بەرلایەن بەڕێز بەڕێوەبەرەوە دیراسی ئەو شوێنە دەکەن کە دەمانێت شێوەکە لێ دابنێن پاشەی دیاسەمان کرد ئەو شوێنە شێوەیەکی پێویستە شێوەیەکی جوانە لەگە ئەو شوێنە بگونجێ پاشان هەڵدەسین بە دروستکردنی شێوەکان بە لەحیم و لەلایەن تیمەکانی خۆمان تیمی کە هونەرینە هەڵدەسین بە لەحیمکردن و دروستکردنیان بە تێر و بەشیش. هەر وەک باسمان کرد ئەو شێوەکارانە کە هیچمان لە شەقام و دوورگە ناوەندیەکان ئەوە یەکێک بە نمونە یەکێک لەو شێوەکارانە لەو دوورگە ناوەندی هەیە شەقامی هەڵەبجە کە دەکەوتە پێش پارکەکان پێنج کارمامز تێدایە ئەو کارمامزانە شێوەکانیان ناڕێک بوو هاتبووە جوانەکەی خۆ لەدەستدا بوو لەگەڵ تیمی شێوەکاری خۆمان بەدەست خۆش و دەستیان خۆشبی ئەوە شێوەکانمان چاک کردو ئێستا دەڕۆین بەرەو شێوەی تر و بەرەو شوێنی تر باشە دەستێم لاشۆژی فەرم باڵ ساڵانە لەلایەن تیمەکانی بەڕێوەبەراتی ئەندازەی پارک و باخچەکان وەکو سەربازی ون چەندین هەزاردار دەچیندرێتن بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بە تایبەت ئەو گەڕەکە نوێیانە کە لە تەختیت عمرانی ئەو پارچە زەویانەی کە بە ڕێگە سەوزایی تەرخان دەکرێتن لەلایەن تیمەکانمانەوە هەڵمەتی دارچاندنی لە بۆ دەکرێتن ئێمە تیمەکانمان دابش بووە لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر لە بۆ چەندین تیم هەر تیمەک بەرپرسەکی خۆی هەیە کەوا ڕۆژانە سبێنان تاوەکو داوامی خۆیان خلاص دەبی وەکو سەربازی ون خزمەتی ئەو سەوزای دەکەن کەوا تەمەشا دەکەن ئێستاکە بەهیمەتی ئەو کرێکارانەوە دیدگای جەنابی سەرۆکی حکوومەت تەمەشا دەکەین شاری هەولێر لە ڕووی سەوزاییەوە لە سەرئاستی عێراقیەکەمە بەدڵنیایەوە پلانی وا هەیە کەوا ئەو سەوزایە ڕێژەکە هێشتان زیاتر بیتن و لە بیریشمان نەچی تیمەکمان هەیە ئێمە لە بەڕێوەبەراتی ئەندازەی پارک و باخچەکان کەوا تیمی شێوەکاری پێدەڕێن کەوا ڕۆژانە لەسەر دار و درەختەکان شێوە دروست دەکەن بە پێی تایبەتمەندی ئەو شوێنە بۆ نمونەکە تەمەشا دەکەین لە لای فڕۆکەخانە شێوەی فڕۆکە دروستکرا یاخو لە لای پیشەسازی شێوەی ئۆتۆمبیل دروستکراوە بەو جۆرە هەر شوێنێک بە پێی تایبەتمەندیەکەی خۆی شێوە دروست دەکرێتن لەسەر درەخت و نەمامەکان. دەمەوێت لە ڕێگای بەرنامەی جەنابتان سوپاسی کارمەندەکانمان بکەم دەستی ماندیبوونیان دەکوشم کەوا وەکو سەربازی ون ڕۆژانە بە ئەرچی خۆیان هەڵدەستن کەوا ئەرچی پاراستنی ئەو سەوزای لە شاری هەولێر هەیە و جوانترکردنی دارستان و باخچەکانی شار جێگای دەستخۆشیەوە سوپاسی کەناڵتان دەکەن کەوا بەردەوام گرنگی بە ژینگە دەدەن و دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سوپاس.
پاراستنی سەوزایی شاری هەولێر لەلایەن ئەو سەربازەونانە دەکرێتن. ئەوانە تیمەکن لە تیمەکانی بەڕێوەبەراتی ئەندازەی پارکەکان کە تیمی پارکی منارەنە کە کاوکار وەکو بەرپرسیانە کەوا ئەرچی بەڕێوەبردننی پارکی منارە و بەشی شێوەکاری پاراستنی ئەو سەوزایە و جوانکردنی پارکەکان لەلایەن ئەم تیمانە وەکو سەربازی بوون گەشە بە سەوزایی شاری هەولێر و زیادکردنی ڕێژەی سەوزایی دەدەنکەوە ئەو سەوزایی لەلایەن حکوومەتی هەرێم دروست دەکرێت ئەرچی پاراستنیان لەلایەن ئەو سەربازەونانە دەکرێتن. سوپاس لە بۆ دیاری بەڕێستان کە پێشکەشی سەربازەکان دەکەین. فەرموو